دموکراسیەکان ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی مامۆستایانی ئاینی بەڕێز کەسایەتی و ڕۆشنبیران و چین و توێژەکانی ڕانی و دەوروبەری وەربەڕێزتان ئاگادارم ڕۆژاوای کوردستان لە بەرامبەر داگیرکاری و پیلانگیریەکی گەورەی نێودەوڵەتیدایە کە بەداخەوە وەک هەمیشە دەوڵەتی تورکیای فاشیست وەک دوژمنی سەرەکی کوردان لە ڕێگای تیرۆریستانی جەبهەی نوسرە و سوپای بەناو ئازادی سووریا بە فرۆکە و تانک و تۆپ و هێرشی زەمینی دوور لە هەموو پێودانگێکی مرۆیی و یاسایی و ئەخلاقی لە بەرچاوی دنیا و نەتەوە یەکگرتوەکان خەڵکی سڤیل دەکاتە ئامانج تاڵانی گۆڕینی دیموگرافیای ناوچەکە داگیرکردن و لەباربردنی هەموو دەستکەوتێکی خواستێکی کورد ئامانجیە. بۆیە ئێمە لێرەوە ڕای دەگەێنین هەر کەسێک خۆشەویستی نیشتیمان لە نوێژ لە ڕۆژوو لە حەج لە زەکات جیای کاتەوە زڕێک ئیمانی نییە ئەگەر بەردەوام لە میحرابی مزگەوت دابێ سیرکەن ئەوە پێغەمبەرە دەفەرموێ من قتل دون ماله فهو شهيد ومن قتل دون وطنه فهو شهيد ومن قتل دون عرضه فهو شهيد هەر کەسێک لەسەر وەتەنی خۆی بکوژرێ ئەوە شەهیدە هەر کەسێک لەسەر ناموسی خۆی بکوژرێ ئەوە شەهیدە هەر کەسێک لەسەر خاچی خۆی بکوژرێ ئەوە شەهیدە. بەس پێمە خۆشە ئەم یەک تشتی وونە سەر زمان ji بۆ کوردستانê giştî ew şervanê ew ro li Rojava berxwedanê dikin berxwedanê ji bo her çarpaçî Kurdistanê dikin ne berxwedanê dikin ji bo Rojava bi tenê divê her Kurdek ew tiştî bizanibin li ber 8 sal bûn ئێمە ئەم لەگەل gelek ئینسانان birêkewtin wekî Emerîka Brêtanya Fransa Almanya yani bi rastî her kesekî me têkilîlger kir û 8 sal bûn jî em bancî yekhetî Kurdan dikin ji ber ku em baş dizanin di tarîxê da kesekî ji bo me Kurdan nekirî ille Kurd bi xwe kanin ew nixweşî xwe îlac bikin ew birînê xwe derman bikin. لای من وابوو دوو دەست و دوو لاقی مرۆڤ نابن بە چوار لە لەشێکدا وا دێنە کار لای من وابوو گەڕەک کۆڵان خان و شەقام نابن بە چوار دەبن بە شار تیایدا دەژین خەڵکی دەوڵەمەند و هەژار لای من وابوو لق و ڕیشە کۆلکە و گەڵان نابن بە چوار دەبن بەدار هێندێک کورد و هێندێک درێژ وەکو چنار لای من وابوو ئەوین و دڵ و جوانی و پاکی نابن بە چوار دەبن بە